لەگەڵ نزیکبوونەوە لە وەرزی بەهار و ماڵئاواییکردن لە وەرزی زستان، جۆتیاران سەرقاڵی خزمەتکردنی ڕەزوباخ و بەروبووما کشت و کاڵیەکانیان دەبن بۆ ئەوەی لە وەرزی پێگەیشتن بەرهەمەکەی بچنەوە. ئەم جۆتیارەش لە ئێستادا خەریکی ڕەزبڕینە بۆ ئەوەی لە وەرزی بەهاردا گەشە بکات و بەرهەمێکی باشتری هەبێت. هەموو ساڵێ بیداتی مانگی سێ لە تقریبا دەی مانگی سێ بەولەوە وەختی بڕینی مێوە. بڕینی مێویش بەخۆی دوو جووری هەیە، دوو جوورە بڕین هەیە. هەندێک هەنە ئەو تاوانە کە دەبینن ئەوەنە زیاد دێڵن لە بۆ ئەوەی کە بەری زیاتر بداتن، مێوەکە زیاتر ترێی بداتن. هەر ساڵێ جارێکیش یان دوو ساڵ جارێکیش مێو کەم دێڵنەوە ئەوانە بۆ ئەوەی مێ بەخۆی قوواتی بکات، چونکە ئەگەر چەند ساڵ لەسەر یەک ئەتو هەر قوواتی بدەیە بەری کە زیاتر بەری پێوە بێت، ئەو مێوە یەواش یەواش وشک دەبێت نامێنیتن. هەرچەندە تەکنەلۆژیا پێشکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیوە و ئامێری پێشکەوتوو هەیە لە بواری کشت و کاڵ، بەڵام لە گوندی سیدکانی سەر بە قەزای سۆران تا ئێستاش گاجۆت بۆ چێڵانی ڕەزوباخ بەکاردەهێنن. جۆتیار بۆ ئەوەی زەویەکەی بچێڵێ بە گاجۆتەکانی نیر و ئامور و گاسن بەکاردەهێنێت. ئەم جۆتیارە دەڵێت ماوەی 12 ساڵە لە گوندی سیدکان ڕەزچێڵان بەگایەکانی دەکات و لەگەڵی ڕاهاتووە. دەڵێت ئەم کارە چێژی تایبەتی هەیە. ئەمە بوارە وەختی ڕەزچێلان دەهات دەبی بە گاجۆتی زۆتی بکەین، مەسەن ئەگە نەیچێری ئەوە ترێکەی نییە، بەرهەمی نییە، بەس ئەگە بیچێری بەرهەمەکەی باشە، ترێکەی زۆر جوانێ، بەس ئەگە نەیچێری ئەو ترێ چی هەند غەریب و ئەوە ناشخورێ، بەس ئەگە بچێری جوان بچێری و بنمێوی بکەی دوو جای زۆتکەی زۆر جوانەبی. مەسەن بە گازوتی جارەشی چێرین ئەگە جای زۆر تێ هاتۆ دەبی سەر و جارەشێتی بچێرین و مەسەن ئەگە ڕەزیش زۆر لێک نێزیک بیت نابی جۆتکە مەسەنەوە ترێ لێ بیت وان ئەو پۆخانە نییە گاخۆ لێ بدە ئەو پۆخەکەی هەمووی لێ بیتەوە. کاری ئەم جۆتیارە ئەوەمان بیر دەخاتەوە کە لە ڕابردوودا باب و باپیرانمان کارەکانیان بە کۆمەڵ و هەرەوەزی ئەنجام داوە، بەڵام لەگەڵ کۆچکردنی گوندنشینەکان بۆ شارەکان و پێشکەوتنی تەکنەلۆژیا کاری هەرەوەزی بە تەواوی کاڵ بۆتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سیدکان، قەزای سۆران.